حکوومەتی هەرێم بەنیازە موچەی فەرمانبەران بکات بە شێوەی ئەلکترۆنی. لەو پێناوەشدا وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانانی هەرێم لەگەڵ 15 بانقی بازرگانی کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا بڕیاردرا هەر فەرمانبەرێک هەژمارێکی بانکی تایبەت بەخۆی هەبێت و هەنگاوی یەکەمیشی جێبەجێ کراوە. وەک وەزیری داراییش دەڵێت لە هەنگاوی داهاتوودا کارمەندانی کەرتی تایبەتیش دەگرێتەوە. مژدەی وەتانەیە نییە کە ئەو یاسایە و مادەی 13 بە عەمەلی چۆ بواری جێبەجێکردنەوە. ئێستا وەکو هەنگاوی یەکەم ئەژمێری بانکی بۆ سەرجەم موچەخۆرانی کەرتی شارستانی مەدەنی جێبەجێکرێ لەگەڵ پۆلیس. وەکو بۆ ئەژمێری بانکی و دابشکردنی موچە بەکارێت لەگەڵیشە لەداهاتوە بۆ کارمەندانی کەرتی تایبەت و بۆ سەرجەم هاوڵاتیان لە مستەقبەلە جێبەجێکرێ کە ئەتوانێت بۆ هاوڵاتیان بۆ هەموو کاروباری ڕۆژانی ژیانی خۆیان کە لە بۆ نمونە ئەگەر بۆ دەرکانی ئیجازەی شۆفێری بێ یا هەر خزمەتگوزارێکی کە پێویست بێ ئەکرێت لە ڕێگەیەوە سوودی لێبێت. بەڕێوەبەری فەرمانگەی میدیا و زانیاریش دەڵێت لە ئێستادا موچەخۆرانی مەدەنی و ناوەخۆ ڕێکارەکانیان کۆتایی هاتووە و بۆ وەزارەتی دارایی نێدراون تاوەکو لە ڕێگەی هەژمارە بانکیەکانەوە موچەکانیان پێ بدرێت. ئەوانەی کە لە موچەیەک زیاتر وەرەگرن و زیاتر تۆمارکراون لە سیستەمی بایۆمەتری هەموو داتاکانی بایۆمەتری ڕادەستی وزارەتی دارایی و ئابووری کرا بە ڕێنمایی تایبەت لەسەر گشت وزارەتەکان دابەشکراوەوە نزیکە 20,000 موچە ڕاگیرا لەوەی کە زیاتر بوون تا ئەو کاتی دڵنیابن لەوەی کە ئەمە لە چوارچێوەی یاساوە بۆ نمونە ئەم موچانە وەردەگرن و ئەوانەی کە نایاساین هەمویان یەکلاکرانەوە و ئێستا وزارەتی دارایی و ئابووری لەگەڵ وزارەتە پەیوەندیدارەکان کاری لەسەر دەکەن. وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیان ڕاگەیاندووە کە سیستەمێکی بانکی بۆ موچەخۆران بەکاردێنن، بەڵام تاوەکو ئێستا ئەوە ڕوون نییە ئاخۆ ئەو بڕەپارە پاشەکەوت و لێبڕینەی کە کراوە حکوومەت چۆن دەیداتەوە بە موچەخۆران. ئەوەشی کە باس کراوە کە زیاتر لە 20,000 موچەخۆر موچەکانیان بڕاوە. تاوەکو ئێستا نازانرێ بڕی ئەو پارەیە چەند بووە کە لە موچەخۆران گردراوەتەوە یاخود باسی ئەوە نەکراوە ئەو 20,000 موچەخۆرە چۆن موچەیان بۆ بڕاوەتەوە و کێ بەرپرسی یەکەم و کۆتایی ئەم گەندەڵی و مشەخۆریەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.